درابیانی پۆلی 12 جارێکی تریش بە ئێوە شاد بووینەوە مامۆستا ئەنوەر عوسمان لە ئامادەی کلێڤەری ناحکمی و ئامادەی ئازادی کوڕان لەو باسکردنی بابەتێکی تر لە بابەتەکانی منهەجی پۆلی 12 بابەتی ئەو ڕۆمان بابەتی ضوابط اللغەیە بابەتێکی قەواعیدیە هەر بەردەوام دەبین لە بابەتی ئیشتقاقی لە بابەتی ئیشتقاقی کە ئیسم فاعیل و ئیسم مەفعول و سیفەی مشەبەهەمان لێ خوێندیە ئەوڕۆ دێن باسی بابەتی سیاغ الموبالەغە دەکەین شێوازەکانی زیادە ڕۆیی کردن سیغەی مبالەغەی پێدەرێن و سیاغیش پێدەرێن لەبەرەوەی یەک شێواز نییە کۆمەڵێک شێوازە ئەخووکە ڕەسام ماهیڕون ئەخووکە کە بە وەصفی براکەت ئەەکەم دەڵێم ڕەسام ماهیڕون وێنە چێچێکی زۆر لێ هاتووە ڕەسام ئەو کەسەیەکەوە جگە لەوەی بەردەوام ڕسم دەکا بەڵام زۆر وەکو کەمیە وەکو چەندێتی وێنەی زۆر دەچێشی وێنەی زۆر دەچێشیتێن المؤمن ضحوك السن ئینسان ئیماندار دەبێت زۆر دەوی بە زەردەخەنە و بە پێکەنین بی ضحوك ئەو کەسەیەکەوە زۆر ضحک و پێکەنینی لەسەر لێوانیەتی المؤمن مقوال الحق ئینسانی ئیماندار قسەی حەق و ڕاستی زۆر دەکات ئینسانی ئیماندار بەوە زیاد دەکرێتەوە لە خەڵکانی تر قسەی ڕاستی و حەق زۆر دەکات زۆر قسەی ڕاستی دەکاتن إن الله سميع الدعاء خوای گەورە زۆر بیسەری قسانە خوای گەورە زۆر بیسەری دوعا و نزاکانە كن حذرا أصدقاء السوء زۆر وریابە لە هاوڕێتیکردنی خەڵکانی خراپ ئەوە پێنج نمونە لە بۆ سیاغی مبالەغە ڕەسام وێنە چێشێکی زۆر میقوال قسەکەرێکی زۆر ضحوک زۆر بە پێکەنین سەمیع زۆر دوعاکار حەذر زۆر وریا و ژیر زۆر وریا و ژیر دەگەینە ئیستنتاجێک و دەڵێن سیاغی مبالەغە صفاتون تشتق چەند صفەتێکی وە دەژێت کە گوتم تشتق یعنی یەکێکە لە مشتقاتەکان کە وەرگرتنی وشەیەک بوو لە وشەیەکی تر مناسب بوون لە مانا و جیاواز بوون لە تەلەفوزکردن ئەوەی ئیسم فاعیل و ئیسم مەفعول ئەوانە پێمان دەگۆ مشتقات ئەوە یەکێک لەوانە لا چ وەری دەگرین من الأفعال طبعا هەموو لە فعل وەدەگیرن مانای چ دەداتن مانای ئیسم فاعیل دەدات هەمان مانای ئیسم فاعیلی هەیە واتە ئەو کەسی هەدەستی بە ئەنجامدانی ئیشەچی ئەی جیاوازی چێ لەگەڵ ئیسم فاعیلی جیاوازەکە قەصد المبالغة وزيادة الصفة جیاوازەکە لەوەدایە زیادە ڕۆی تێدا دەکرێت کارەکە بە زیاد دەکرێت ئیسم فاعیل ئەوەیە کە کارەکە دەکا بە هەر دەستی بە ئەنجامدانی ئیشەکە بەڵام ئەوە هەر دەستی بە ئەنجامدانی ئیشەکە بە شێوازێکی زۆر لۆ نمونە ئەگەر باسی ضاحکی بکەم ضاحک کە ئیسم فاعیل یعنی پێکەنی ئەو کەسێک کە پێدەکەنی بەڵام ضحوک ئەو کەسەیەکەوە زۆر پێدەکەنی دوور لە ڕووی ئێوە کاذب درۆ دەکا بەڵام کەذاب ئەو کەسەیەکەوە زۆر درۆ دەکا کەواتە هەمان مانای ئیسم فاعیل دەدا بەڵام جیاوازەکە لەوەدایە ئەوە سیفەتەکەی بە زۆر دەکا وەکو کەمیە وەکو چەندێتی شتەکەی زۆر ئەنجام دەداتن سەوام زۆر بە ڕۆژوو دەبێت قەوام زۆر ئیش و کاری خەڵک دەکات لەوام زۆر بەلۆمەیە وەهابیش زۆر بەخشەرە بەڵێ ئەوە دەربارەی ئیستنتاجەکەش ئێستا باسی سیاغە و شێوازی دروستکردنی ئیسم فاعیل دەکەین بزانین ئیسم فاعیل چۆن دروست دەبی دەڵێن سیاغی مبالەغە عەفوان باسی دروستکردنی سیغەی مبالەغە دەکەین بزانین سیغەی مبالەغە چۆن دروست دەبی کە بەمانە ئیسم فاعیل دەهات دەڵێن سیاغی مبالەغە لە ئەفعالی ثلاثی وەردەگیرێ یعنی وەکو ئەوەی نییە ئیسم فاعیل و ئیسم مەفعولی برێن ئەگە ثلاثی بۆ شێوازێ و فەوقە ثلاثی بۆ شێوازێ نەخێر دەڵێن سیاغی مبالەغە غالیبەن زۆرینەی جاران وەکو یاسا دەبی لە چ فعلێک وەرەگرن دەبی فعلەکە ثلاثی بیتن چەند وەزنێکی دیاریکراوی هەیە جا وەزنەکانی سیاغی مبالەغە دابەش دەبن لە بە دوو جۆریان بەشێکیان ئەوزانی قیاسینە کە زانایانی عەرەبی هەمووی لەسەری متتەفقن ئەوزانە قیاسیەکان پێنجن یەکەمیان پێدەرن وەزنی فعال وەزنی فعال کە بەخۆی فعلەکە چ بووە فعەلە بووە لە ئەسڵی خۆی چ بووە فعەلە بووە
ئێستا کە بوویتە فەعال واتە چمان بۆ زیاد کردیە پیتی دووەمی بوویتە مشەدەد پیتی پێش کۆتایش ئەلیفێکی لە بۆ زیاد بووە ئەوە وەزنی فەعال ضەرەبە بوویتە ضەڕاب ضەرەبە بوویتە ضەڕاب لەسەر وەزنی فەعال ئەوەی زۆر لە خەڵکەدات حەلەفە سوێند خواردن بوویتە حەلاف ئەو کەسێک کە زۆر سوێند دەخوات حەلاف وەکو لە قورئانی پیرۆز شاتێ حەلافی مهین منع بوویتە مناع ئەوەی زۆر شت قەدەغاکات کەذەبەش بوویتە کەذاب دوو لە ڕووی ئێوە واتە درۆ زۆرەکات دووەمیان وەزنی میفعال وەزنی میفعالی واتە لە سەرەتا میمێکمان زیاد کردیە بە کەسر پێش ئەخیریش ئەلیفێکمان لە بۆ زیاد کردیە نالە کە ئەسلی خۆی نەوەلەیە بوویتە مینوال واتە ئەوەی کەشت زۆر بەدەستدێنی هەذارە بوویتە میهذار ئەوەی قسەی بێسەر و بەرەکات نەحەرە بوویتە منحار ئەوەی شت سەردەبڕی زۆر قەدیمەش بوویتە میقدام زۆر زۆر بەرەو پێشەوە دەڕوات لە کار و شتەکان وەزنی سێمیان وەزنی فەعول وەزنی فەعول حرفی پێش ئەخیری واوە حرفی پێش کۆتایی واوە سەدەقە سەدوق سەدوق واتە زۆر ڕازگۆیە غەفەرە غەفور زۆر داپەشەری تاوانی گوناحە جەزەعەش بوویتە جەزوع واتە زۆر بە ناڵە ناڵە کە تووشی بەڵایەک دەبێت زوو دەڕوخێ شەکەڕە شەکوور زۆر زۆر سپاسکارە وەزنی چارەمیان وەزنی فەعیل واتە پێش کۆتاییەکەی یاءە وەکو ڕەحیمە ڕەحیم زۆر زۆر بەزەی عەلیمە عەلیم زۆر زۆر زانە ئەثیمە ئەثیم زۆر زۆر گوناحبار سەمیعە سەمیع زۆر زۆر بیسەر وەزنی کۆتایی قیاسیەکان فەعیلون فەعیلون فەعیل بە فەتح و کەسر وەکو حەذر حەذارە بوویتە حەذر یعنی زۆر وریە فاتانە فاتین زۆر زۆر ژیر یەقظە یەقظ یەقظ یعنی بێدار جەشعە جەشع جەشعیش یعنی زۆر زۆر قرچۆک بەڵێ ئەو پێنج وەزنەمان هەیە ئەگەر بپرسی قوتابی لەوانەیە بڵێ مامۆستا حەز دەکەم دوو وەزنی بەشدارن لەگە سیفەی مشەبەهە وەزنی فەعیل و وەزنی فەعیل لە سیفەی مشەبەهەش هەبوو چۆن لێکی جیاکەینەوە دەڵێم لە سیفەی مشەبەهە فعلەکان لە لازم وەدەگیرە لە فعلی تێنەپەڕ و لازم وەدەگیرە بەڵام فعلەکانی سیغەی مبالەغە لە لازم وەرناگیرێن وەکو یاسا بەڵکو لە فعلی متعەدی وەدەگیرێن دووبارەی دەکەمەوە سیغەی مبالەغە فعلەکانی لە متعەدی وەدەگیرێن بەڵام ئیسیفەی مشەبەهە لە لازم وەدەگیرە سەبارەت بە وەزنی فەعیلی جیاکاریەشکەی ئەوەیە لە سیفەی مشەبەهە دەلالەی حزن و فەرەحی دەدا لێرە دەلالەی حزن و فەرەحی ناداتن خاڵێش تریش زۆر جاران لە وزاری بەیەکەوە نایەنەوە ئەگەر هات بۆوە لەسەر وەزنی فەعیل لە هەڵبژاردنەکان سیغەی مبالەغە بۆ ئەوی هەردەبژێری ئەگەر هات بۆ سیفەی مشەبەهە بۆ کاتی ئەتۆ ئەویان هەڵدەبژێری ئەوە سەبارەت بە ئەوزانە قیاسیەکان هەیتمان کۆمەڵی وەزنی ترمان هەیە سەماعیە واتە ئەوە بیسراون مەرز نییە هەموو زانایانی عەرەبی لەسەری متتەفق بن هەیە چەند یاسایەکی گوتیە هەیە زیاتری گوتیە ئەوانە زیاتر ئیعتیماد لەسەر بیستن و سەمع دەکەن وەزنی یەکەم پێ دەرێن وەزنی فوعەلە وەکو هومەزە بوویتە هومەزە طبعا تا ئاکە گەڕاوەسی ناخوێندرێتەوە هومەزە لومەزە هومەزە لومەزە تانەتە شەر لێ دەرجات چ بە قسە بیت چ بە ئیشارەت بی حوتەمە لەسەر وەزنی فوعەلە حوتەمە واتە تێکشێنەر ڕووخێنەر وەکو خوای گەوردە فەرمێ وەیلٌ لكل همەزەة لومەزە همەزەت لومەزەت طبعا گەڕا بوەستی تا ئەکە ناخوێندرێتەوە ئەوە وەزنی فوعەلە دووەم وەزنی فعیل وەزنی فعیل فەکە بە کەسرە و پیتی دووەمی مشەددە و یائیشی هەیە فعیل وەکو سەدەقە صدیق وەکو لە قورئانی پیرۆزاتیا یوسف و ئەیوهە الصدیق یوسفی صدیق یان ئەبوو بەکر الصدیق ئەبوو بەکری صدیق واتە زۆر ڕازگۆ هەروەها قەدەسە قدیس واتە زۆر زۆر پیرۆز سەکەرە سکیر زۆر زۆر سەرخۆش شەڕەبە شریب ئەو کەسەی کە زۆر زۆر دەخواتەوە جا ئاوی ماستاوی یان هەشتێشتر بی ئەوە وەزنی فعیل وەزنی سێمیان وەزنی مفعیل وەزنی مفعیل میمەکە بە کەسرە پێش ئاخیریش یاءە عەتەڕە میعتیر میعتیر ئەو کەسەیەکەوە زۆر زۆر بۆن لە خۆی دەداتن لە دووڕا بۆنی دەکەی
سەکەنە میسکین زۆر زۆر هەژارە نەتەقە منطیق زۆر قسە زانە زۆر زۆر ڕەوانبێژە وەکو لە شعرا هاتی لە وزاریش هاتەوە ئەیها المعطیر خەفیف ئەیها المعطیر خەفیف ئەی ئەو کەسەی بۆن خۆشەکە لێدێ لەسەر خۆبە هێدی باژۆ سوارەمیان فەعالە سوارەمیان وەزنی فەعالە کە لە هەندێک کاتە وەزنێکی تایبەتە لە هەندێک کاتیش وەزنی یەکەمی قیاسیە تەنها لە بۆ مؤەنەث تامان تێخستیە دەڵێ فلان کەس عەلامەیە عەلامە واتە زۆر زۆر زانا و زیرەکە دەڵێن ئیبن بەطوتە ڕەحالەت العەرەب بوو ڕەحالە بەردەوام کۆچەر بوو گەشتیار بوو ڕەجالەش ئەوەیەکەوە زۆر زۆر پیاوانە و زۆر زۆر مردانە ئەوە سەبارەت بە وەزنە سەماعیەکانیش کەواتە ئێمە پێناسەی سیغەی مبالەغەمان کرد هەروەها شێوازی دروستکردنەکەشمان باس کرد کەوا لە قیاسیەکان پێنج یاسایەمان هەبوو لێرەش بە جێری ئستنتاجی خۆم کە لە کتاب تەمەشا نمونەکانی تەمرین و نمونەکانی شەرحم کردیا چوار یاسامان لە بۆ دەرهێنا بەڕێز دەبی یاساکان لەبەرکەی و بشزانی کە فعلێک هاتۆ لەسەر چ یاسایە چیە ئێستا باسی تێبینیەکی دەکەین تێبینیەکمان هەیە لەو بابەتەی تێبینیەکە دەرێت سێ لە وەزنەکان سێ وەزنمان هەیە ئەو سێ وەزنە يستوي المذكر والمؤنث نير ومي يكسانا لو نير تبكار بي لو مينك شماشت بكار دي واتكاتي لو نير بكاري دينين لو مينك تائي مدوريتي ناخين لواني تردمان تاني تائي مدورتي بيخين بيكين مؤنث بلام لوانا لو سي وزني نير ومي وكو يكتدى نسري ببي اوي تائي مدوري كنشاني مؤنثة لبو زياد بكري سي وزنك تسوتسنا سي وزنك وزني فعول وزني مفعال وزني مفعيل او سي وزنان بريز لبريكي دبي بيزاني لبو نيرومي هيت زياوازي چانيه لبكار هينان با نمونيان لسبينينوا جاء ولد حنون جاء ولد حنون طبعا ولد منالج كره سيلو بكاراتي حنون لسوزني فعول حنون لسوزني فعول بلام وبنت كتيش شهاد كت مؤنثة كتسي هردرين حنون فعول نايكينا حنونا نايكينا حنونا بلين أولا بروي كربو حنون أولا بروي كتاباتا أجي مدوري لو زياد كم نخي لو زياد ناكري لبونيرومي هەرمان شتا هەردووکی بە حەنون باز دەکرێ هذا رجل مغوار ئەوە ڕەجل پیاوە ڕەگەزی نێرە کەچی دەرێ میغوار میغوار ئەو کەسێکەوە زۆر لە شتان بەرەو پێش دەڕواتن و مغامەرە دەکاتن و لە شتان خۆڵ دەبێتەوە وهذه امرأة امرأة ئافرەتە ڕەگەزی مێینەیە کەچی هەر دەرێ میغوار بۆ نۆرمێ هەر گوتم میغوار لەبەر ئەوەی وەزنەکەی میفعال بوو لە بۆ ئافرەتان نەما گوت میغوارە تا ئێمە دەوەڕە مالوە زیاد نەکرد نمونەی سێمیشان ئەقبەلە طاڵیبون قوتابیەکی نێر قوتابیەکی کوڕ هات میعطیر بۆن خۆش بوو میعطیر لەسە وەزنی مفعیل مفعیلش یەک لە وەزنانەیە کە دەرێم تاڵیبە قوتابی کچ کەچی دەبی هەبرێن میعطیر ئەگەر گوتمان میعطیرە ئەوە تاءەکە غەرەتە و زیادە وەکو چۆن لێرە بمان گوت بەوە حەنونە تاءەکە غەرەت بوو میغوارە تاءەکە غەرەت بوو بە هەمان شێوەی برێن میعطیڕاش غەرەتە دەبیت چ بیتن طالب معطیر وطالبة معطير ببي أو تائي هبيتين لبر أو سي وزنان مذكر ومؤنثيان متساوي وكو يكترين بلي أو سبارت بتيبين يكش ما يتمان تنها باسي عملو إيشي صيغة مبالغة بكين لبير مكا قوتم لمشتقاتي قد إشمان بإعرابي مشتقكينية بلكو إعرابي وشكي دواي أو من إشبه أما أويك مشتقك كاري تكرديا دلين صيغة مبالغة همان إيشي اسم فاعلي دكا هيد زياوازي تشينيا لبروي وشي اسم فاعلي
لفعل شي مبني للمعلوم لفعل شي متعدي ودجيري إيش الزكاة ترفع الفاعل أجر هاتو أو ناوي لباشي ده ناوكا مرفوع بو إعرابي ده كان بفاعل تنصب المفعول به بلان أجر هاتو منصوب بو إعرابي ده كان بمفعول به ببركار لو نمونا أخوك الصبار طبعه الصبار لسوزن فعال صيغة مبالغة كاتك راوة كيتيا معمولة كي طبعوه إيش بها أكين يتزينا لك آخر بيد عينه تمشى عينه كيدا كم مضمومة يعني مرفوعة لو لكاتي إعراب دريم فاعل أو فاعل لبو أو صيغة مبالغة فاعل لصيغة المبالغة فاعل لصيغة المبالغة طبعا مرفوعة لو بالضمة كيدا زانا مرفوع وعلامة رفعه الضمة أكا تفصيلي دا مدريم وهو مضاف ها أكدر مضاف إليه هذا ولد عليم والداه أو من الله كدايك باوشي زور زانانا عليم لسه وزني فاعل كتسيا كصيغة مبالغة كيا أديكا كارتيك راوكي ولداه والداه دايك باوشي تمشى كاين أوا مرفوعة علامة رفع شي ألف لو ألف لبروي مثنى خو علامة رفع ضمنا بلكو ألف دبي ما هذا مرفوعة أوش يعني إعراب دكين بتسا إعرابي دكين با فاعل مرفوع وعلامة رفعه الألف لأنه مثنى أو دون من لبو مرفوعي أدين من لبو منصوبي أنت وهاب قلبك للمحتاجين وهاب استوزني فعال صيغة مبالغة كيا قلبه إيش بكافة كينيا كافة لو تذكير لو يكيا قلبه مؤنث باوا كيبو قلبه مفتوحة يعني منصوبة كو إعراب دكين طبعا إعراب دكين بمفعول به مفعول به لو تشي مفعول به لبو صيغة مبالغة منصوب وعلامة نصبه الفتحة مفعول به لبو أو اسم مبالغة أو صيغة مبالغة منصوبة علامة نصبش فتحة نمونه يشتري لبو منصوبي هذا رجل نحار إبله أو بياويك زور خريجي سيبريني اشتراكانيتي نحار صيغة مبالغة لسوزني فعال إبله لامك مفتوحة كواتا منصوبة إعرابي دكين بمفعول به كواتا همان كاري سيها همان كاري اسم فاعلها غير مرفوع لدواهات معمولك مرفوعة تفاعل أجر منصوب لجدواهات دبيت مفعول به بل يقطع يعني بريس ثاني من بناس صيغة مبالغة بكين نمونه لو بينو باس الشواذ دروس كدني بكين تبينيت شمان باس كد كوانير ومي يكسانا هروها باسي إعرابي معمولك شمان كرد تنها ما يتمام زاني بسياري وزاري تسون ديتوا شار زابين لبسياري وزاري بل استا أو بابتش لو بريستان باز دكين بسياري كمي وزاري هاتي توا دلي العالم قناع زانا زور بقناعة قناع لسوزني فعال ما دام لسوزني فعال بي آي اسم تفضيلة نخير تلك اسم تفضيل لسوزني أفعل دبيتين آية اسم مفعولة نخير لسوزني مفعول دبيقى ثلاثي بي صفة مشبهة هيز وزني صفة مشبهة قناع لسوزني تسيا قناع لسوزني فعالية فعال يكمين صيغة لصيغة كاني مبالغة يكم وزنه مهم ترينيا لو والله مراستك باء دوميان كلب جوال خير من أسد رابط سەگێکی بەجوولە سەگێک کە زۆر جوولە دەکا زۆر باشترە لە شێرێک کەوا لە شوێنی خۆی دانیشتێ و جوولە ناکات. طبعا شێر باشترە لە سەگ بەڵام کە شێرەکە نیشتوو بوو سەگەکە بە حەرەکە بە جوولە بوو بەرهەمی سەگەکە زیاتر دەبێت. جەوال طبعا لەسەر وەزنی فەعال دەڵێت بابەتێکە اسم تفضيل نییە لەسەر وەزنی ئەفعال بی اسم مفعول جنيا لسه وزني مفعول به صفة مشبهة جنيا أفعل فعلاء تدواز ده وزنك به كواتا ماذا وزني فعال بيكسد زانم صيغة مبالغة والله باراستا سيميا شممت زهرة فواحة عطروها فواح سيا لسه وزني فعال بس تاء تأنيسي بيويا تاء مدورة ما بسمة عطرو سيلا سرع عطرك معمولة كي طبعا ضمي للسرع ضمة يعني مرفوع
ئەگە مەرفوع بی کوی ئەعراب دەکەم نائب فاعل نابێت کە نائب فاعل لە دووی نایە لە دووی اسم مەفعولی دێ نعتیشمان نییە ئەوسا لە پرۆگرامی خۆمان مەفعول بهیش نییە کە خۆ مەفتوح نییە منصوب نییە فەتحی لەسەر بیتن ئەدی چییە مادەم ضەمەی لەسەرە دەزانم وەڵامە ڕاستەکە فاعلە وەڵامە ڕاستەکە فاعلە کەواتە دال تەواوە پرسیاری وزاری تر چارەمیان سیغەی مبالغەی ڕاست لەوەی کامیانە ئەوە علاقەی بە تێبینیەکەی هەیە کە دەربارەی تەذکیر و تەئنیسی باسم دەکەن هذه فتاة ئەوە کچە مادەم کچبی مادەم کچە یەک لەو وەزنانەیەکە نێر و مێی وەکو یەکترن وەزنی مفعیلە وەزنی چێ وەزنی مفعیل لە مفعیل نێر و مێ وەکو یەک دەبی یعنی تائی تەئنیسی ناوێ نارێ معتیرە عطورەش هەر هەو نییە لەگە معەتەڕەی بابەتەکە لە بینی معتیرە و معتیر مفعیل یەک لەو وەزنانەیە کە نێر و مێی یەکە بەبێ تاءە کەواتە وەڵامە ڕاستەکە کامیانە معتیر لەسەر وەزنی مفعیل کە گوتمان تائی مدەوەڕە وەرناگریە تێبینیەکەی پرسیاری پێنجەم دەرێ یەکێک لەوانە نێر و مێ وەکو یەکتر نییە نارێ وەکو یەکە لا یەستەوی وەکو یەک نییە فعیل ئەوە وەکو یەکە فعیل وەکو یەک نییە فعالیش ئەو سێیە فعال و فعیل و فعل هەر سێکیان ئەوانە ئەگە لە بۆ مذەکەر بیوانە بەس لە بۆ مؤنەث بی تائی تێدەخین سێ دەخین تائی مدەوەڕە تێدەخین لۆیێ دەڵێ كل ما ورد صحيح هەر هەمویان تەواون نە ئەوە نێرومێیەکە نە ئەوە نێرومێیەکە نە ئەوەش نێرومێیەکە ئەوانە هەر هەموو لە بۆ مؤنەث تائی تێدەخین کەواتە هەر هەمووی لا یەستەوی وەڵامە ڕاستەکە دەبتە چیان دەبیتە دال دوا پرسیارمان یەک لەوانە دەرێ سیغەی مبالغەیە هەمووی مشتەقاتن بەس کامیان سیغەی مبالغەیە غەریب هەو نییە لەبەرەوەی بە مانای زۆر ئەنجامدانی شتێک نایە قەریبی شەونیە بۆ مانای نایە زۆری ئەنجام دابیتن لە فعلێکی وەرگیرا بێتم لە سەوەزنی فەعیل بی فعلەکان متعەدی بیتن و بە مانای کەسڕە بێ هەو نییە بەعیدی شەونیە واتە دوور بەڵام ڕەحیم هەوە کە بە مانای ڕاحم دێ ئیسم فاعیل بەڵام ڕەحمەکەی یەکجار زۆر بیتن بەڵێ قوتابیانی ئازیز پرسیاری وزاریشمان دەربارەی سیغەی مبالغە هەڵ کرد بە هیوای تێگەیشتن و سوودبوونین لۆ هەمووتان هەر شاد بن